ئەم کاتت باش بەڕێز محمود حەیانی هەڵوێستی چوارچەوەی هەماهەنگی لەبارەی هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق چییە؟ بەناوی خۆی بەخشندە مهرەبان، زۆر سپاس بۆ جەنابەت، سڵاو لە بینەرانی کوردستان 24 بەیانیتان باش. ڕاستیەکەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار یاخود بەر لەوەش هەڵبژاردن کۆمەڵێک شایستەیی هێنایە پێشەوە کە دەبێ بەجێ بگەێنرێن و لە هەر یەکیان لە نێو ماڵی شیعی سونی و کوردیش کۆمەڵێک شایستەیی هەیە لە چوارچەوەی هەماهەنگی دابەشبوونێکی بەشێکیان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانەوە بەشێکشیە پشتیوانی نزار ئامەدی دەکەن و من وەکو ئەوەی بزانم فواد حوسێن بەپێی ئەوەی وەزیری دەرەوەی عێراق شە پشتیوانێکی باشیە کۆمەڵێک پۆستی وەرگرتووە لە حکوومەتی عێراقیدا. من پێم وایە بەشێکی زۆری چوارچەوەی هەماهەنگی بەتایبەتی دەوڵەت یاسا و لایەنە سیاسەکانی دیکە پشتیوانی فواد حوسێن دەکرد و ئێمە تێبینیەوەمان کردو کە سەردان نووری مالکی کە بۆ کاندیدیت بۆ سەرۆک وەزیران لەوە تێگەیشتین کە ئەگەرێکی زۆرە فواد حوسێن ببێتە سەرۆک وەزیری یاخود ببێتە سەرۆک کۆماری عێراق. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک لایەن پشتیوانی کاندەکە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن لەبەر ئەوەی 2000 ئەم بابەتە پەیوەندی بە شایستەی نێوکوردەکانەوە هەیە لە سەردەمی مامزەلالەوە کە ئەم پۆستە لە لای کورد بووە و دواتریش بەڕێککەوتن کەسێک هەڵبژێردراوە بێگومان ئەمە بۆتە عورفێکی سیاسی. بەڵام ئەمڕۆ هەندێک شایستەی هەڵبژاردن هاوکێشەیەکی نوێیان هێناوەتە پێشەوە، ئەو هاوکێشیان هێناوەتە پێشەوە کە لە پرۆسەی سیاسی لە عێراقدا دەبێت بەبێ شایستەی دەنگدان بێ. دەبێ ئەومان لە بەرچاوێک کە پارتی دیموکراتی کوردستان زۆرینەی کورسەکانی هەیە و ئەوان گوتوانە کە ئێمە پێمان وایە شایستەی ئەو نوێنەرایەتین لە بەغدا ئێمە تێبینی ئەوەمان کردووە کە دواخستنێک دواکەوتن هەبوو یاخود با بڵێن ڕێکارەکان لە کاتی خۆیان بەڕێوە نەچوو لە پێکردنانی حکوومەتی کوردستان و حکوومەتی عێراق کە ئەمانە دەبێ بەپێی شایستەی هەڵبژاردن یەکلا بکرێنەوە. ئێستا فشارێک هەیە لەلایەن ئەنجومەنی دادوەری یاخود دەسەڵاتی دادوەری عێراقەوە بۆ ئەوەی کە حکوومەتی فدرالی بە زووترین کات پێک بهێنرێەوە بەڕێز زێدان سەرۆکی ئەنجومەنی دادوەری لە لێدوانەکانی باسی لەوە کرد کە دەبێت بەپێی یاسا ئەم بابەتێک لای بکرێتەوە لەو ماوانەی دیاری کراوە کە 15 ڕۆژ دواتریش مانگێک کە سەرۆک کۆمارێک لای بکرێتەوە. باشە بەڕێز الحەیانی بۆ خۆتان دەزانن دەستنیشانکردنی سەرۆک کۆمار کلیلی پێکێنانی حکوومەتە چوارچەوەی هەماهەنگی پشتگیری کام کاندیدا ئەکات بۆی کە زووتر حکوومەتیش تشکیل ببێت؟ چوارچەوەی هەماهەنگی کە 193 کورسی هەیە پێویستی بە 30 کورسیەکە بۆ ئەوەی با بڵێن 2 لەسەر 3 دەنگەکان بەدەست بێنن. بەڵام چوارچەوەی هەماهەنگی هەموو کورسەکانی یەکدەنگ نین، بەشێکیان وەکووتم لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بەشێکشان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەڵام زۆرینەی چوارچەوەی هەماهەنگی من پێم وایە و بپێی ئەو زانیاریانەی لای من هەیە لەگەڵ بەڕێز فواد حوسێندان فواد حوسێن پشتیوانێکی زۆری هەیە بۆ ئەوی ببێتە سەرۆک کۆمەڵ. بەڵام لەگەڵ ئەوەشدا هاوپەیمانی و ڕێککەوتنەکان ڕۆڵێکی زۆر دەبین لە یەکلایەکردنەوەی ئەم بابەتانە لەبەر ئەوەی ئەمڕۆ هەموو لایەنەکان بە دوای بەرژەوەندی خۆیان و چۆن ڕێککەوتنێ بکەن بەرژەوەندی خۆیان بپێکن بەتایبەتی ئەو پارتە سیاسانی تازەش دروست بوون ئەوانەی کە خەباتێکیان هەیە کە سایەتی و زەماوەر و پێگەیەکی زەماوەری بەهێزیان هەیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا پارتە سیاسەکان کۆمەڵێک لایەن هاتوونەتە پێشەوە کە هەندێک با بڵێن یەک تاکە کەس نوێیەکان دەستی بەسەرداگرتوون و ئەو کەسە بڕیار دەدا کە چۆن ماوەڵە بکەن چۆن نەکەن. بەڵام بەرمونە کاتێک دەواسی پارتی دیموکراتی کوردستان دەکەی گرنگە کە سازان هەبێ بۆ یەکلاکردنەوەی پۆستی سەرۆک کۆمار. بەڕێز الحەیانی من پێم وایە زۆر سەخت دەبێت زۆر سەخت دەبێت لەبەر ئەوەی شتێکەیە پێی دەڵێن سەیەکی پەکخەر کە محەممەد حەلبوسی سەرکردایەتی دەکات بەشێک لە برایانی سونە بەو ئاراستەیە کار دەکەن کە لە چوارچەوەی سەیەکی پەکخەر بن بە هەمان شێوە لە نێو شیعەکانیش دەنگێکەیە کە دژی ئەوەیە کە نووری مالکی کاندید بێت بۆ سەرۆک وەزیران. بۆیە پێم وایە چوارچەوەی هەماهەنگی بەشێکیان دەنگ بە فواد حوسێن دەدەن بەشێکیان دەنگ بە نزار ئامەدی دەبن. بۆیە
سەختیەکی زۆرمان لە پێشە پێم وایە پێویست بە کۆبوونەوەیەکی کراوە دەکا من جارێکی دیکەشەوە دەڵێمەوە ڕێککەوتن زۆر دەور دەبینێ باش هاوپەیمانی زۆر ڕۆڵ دەبینێ لەوەی یەکلایی بکاتەوە قۆناغێکی سەختە ئاسان نییە بەڕێز الحەیانی من زۆر کاتم کەماوە لەگەڵ بەڕێستان بەڵام پرسیارێکیشم هەیە گەر بکرێت بە کورتی وەڵامم بدەیتەوە چەند پێویستە عێراق لە قۆناغی ئێستا سەرۆکۆمارێکی بەهێزی هەبێ بەڕاستی ئەمڕۆ دۆخی هەرێمی ئەوەی لە ناوچەکە دەگوزارێ بە تایبەتی ئەوەی لە سووریا ئەو شەڕی لە سووریا هەیە و دۆخی وڵاتانی دیکە لەسەر ئاستی نێودەوڵەتی بە تایبەتی سووریا ئەو گرژانە لە نێوان هێزەکانی سووریا دیموکرات و هەروە سوپای عەرەبی سووریا هەیە کێشەیەکی زۆر گەورەیە بمانەوێنە کاریگەری لەسەر عێراق دەبێت هەڕەشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران و ئەگەری هێرشێکی ئەمریکا کە پێم وایە شتێکی لەو شێوەیە بەم زوانە ڕوونادا لەبەرەوەی دۆخی هەرێمی بەرگەی ئەو بابەتە ناگرێ کێشەکانی نێوان سعودیە و ئیماراتە لە دۆسیەی یەمان کێشەی تورکیا کۆمەڵێک کێشە هەن لە ناوچەکەدا کامانە هەمویان کاریگەریان لەسەر عێراق بۆیە پێویستمان بە سەرۆکۆمارێکی بەهێزە پێویستمان بە سەرۆکۆمارێکە بتوانێت بڕیار بدات چونکە تۆ ئەگەری هەیە لە داهاتوو دووچاری شەڕ و جەنگ ببیتەوە دۆخەکە هیچ جێگەی دڵنیایی نییە هەرچەندە هەمیشە لایەنەکان ئەو ئەرخیانیە دەدەن بەڵام لەگەڵ ئەوەشدا دۆخەکە جێگە دڵنیایی بۆیە پێویست سەرۆکۆمارێکی بەهێزەیە بۆ ئەوەی خۆمان پارێزین سپاس بۆ بەشداریت لەگەڵمان ئەندامی چارچەوەی هەماهەنگی مەحمود الحەیانی سپاس بۆ ئامادەبوونیت.